بۆ ڕیشەی برام بانە بم ئەو بەرەو چۆن منە دەڵی قایشش لەوە ماڵەوە بێ بەخاتی قورعانە کاکە شاڵاو قوربانێ بم بە ساقە بم خێرەوە براکەم وڵاتم بۆ لای شێخی گەورە بەڵێ شێخ سەربەڵەی شێخی مەزن خێر سکاڵام هەیە ڕۆ دەردەکەی خۆمە چی بۆچی سکاڵای لاگەی لەسەر ئەم 400 ملیارە نازانم بزانم چی بەسەر هاتووە وەڵا خاڵت جان ئەوە چارەکێ بۆ دوونی و مقەدەری لای نەبێت تاو مزگەوتاسم و نوێشەکە منیشێ بۆ لای یاشێخ تۆ بڕۆ بۆی ئینشەڵڵا قوربانە بخوا لەگەڵ بن السلام عليكم خالة شيخ السلام ورحمة الله إخواني فرموا تشريف فرموا يا الله يا الله قرنا أخوة بخير بي أحوالك شونا قربانة وضع شونا سوري خلص قربانة بخير بي يا أخوة دمو باسي أو خزمانا أو قومانا الله أخوة بزيابل إيوة شونا قربانة يا أخوة بخير بي تشريف خير وبركة دينا خالة شيخ خالة جان هاتومة خزمتي جناب بلى قربان سەری گەورەمان ناوە بە تۆ قوربان جان لە خزمەتی جەنابتان سکاڵایەکم هەیە لای جەنابێت بەڵێ لای بەڕێزت قوربان کرێچیم بەڵێ ئیشم نییە بەڵێ کەمەندامن جەنابتان کەمەندامن لە خزمەت جەنابتا بین بەڵێ بەڕێز فەرموو بزانێکم ئەم 400 ملیارە بۆ کوێ چووە زۆر باشە ئیشەڵڵا بە ئیزنی خوا بە دواچوونێکا بۆی ئەچین و ئەو کەسەی کە نوێنەری ئەو گەل و خەڵکەیە بزانین چی لێ کردو و چی لێ نەکردو خۆم بە دواچوونێکا بۆ یەچم باشە قوربانە بم لە ئامانی شتێکم بۆ کە دەستم ماژەکەم قوربان لە ئامانی خوایە یا الله یا الله یا الله خوا قوربانە عەزەمە تەشریفە قوربانە بخوات سڵاو یا شێخی بەڕێز لەخوا بەخێر بێ قوربان جان خوای گەورە تۆمان بۆ بێ لەخوا بەخێر بێ تەشریفەیەنا گەر و بەرەکەتێنە خێریشی بەرەکەتیشی وەڵڵی یا شێخ دروستی لەگەڵاکەم سوێن بەخوا نان و ئەمان لێ حرام بووە بۆ بە قوربان سوێن بەخوا دەستکەم بە گیرفەمە تا بەری بێمەڕوە بۆ بە قوربان کورە کاکە بۆ 5-6 مانگە مەعاشمان وەرنەگرتووە کورە نە حاڵمانەیە نە کرێخانووە درێ نە ئاوەیە نە کارەبایە نازانم چی بکەم بیکە بە خاتری خۆ پێغەمبەر لەم لەوە پارا من لەوە پارێن نازانم عاشێ خەڵکە بۆ نایە ئێستا من چی بکەم ئەی هاوار ئێستا چی بە منەکرێ بۆ جەنابتان وەڵڵی تۆ وەکو دەری کابرا لە کابرایەکی ناوداری ئەم شارە و شێخی گەورە کاک شێخ سەروەر بەشکم بە دۆڵە چوونەکەی بوو پارۆمانێ کاکە بۆ سوێن بەخوا بپش من قایشەکەم نەکردێ خەمە نەبێ قوربان جان کوڕە جوانەکەم بە ئیزنی خوا و پێغەمبەر من بە دواچوونێکا یم بۆ شار و بە دواچوونێکی ئەو 400 ملیارە ئەکەم بزانم چی لێ هاتوو چی لێ نهاتووە گوناحە سوێن لەسەر لە شەڕۆژێکا 4 لە نان ناخۆ قوربان جان بێخەم بە ئیشتیشەڵا کوڕە جوانەکەم خەمە نەبێ ئیشتیا دەکەم وانێ واو لێکەم بە ئیزنی خوا و پێغەمبەر تەنانە مەڕبەت و کۆ کوڕە بە قوربانم سوێن بەخوا سەی دۆگەم پیاوەتی لە خۆمان نابینم ئەمەنە پیاوی یا شێخ بە قوربانی چاو بم خەمە نەبێ ئیشەڵا بە دواچوونێکی ئەو 400 ملیارەش تەلەڤیزۆنەیە لە ماڵەوزان چیمان بۆگەی چاوەڕێ هیمەتی خەم بەخۆ دەزانی من لە تەلەڤیزیۆن شتا دەرناکەوم پیاوی تۆم یاخوا بەخێر بێ قوربانێ بم یاخوا بەخێر بێ حاڵی من بەو خزمانە یاخوا بەخێر بێ قوربان جان تەشریفێ خێر و بەرەکەت هێنا فەرموو قوربان جان یاخوا بەخێر بێ ئەحواڵە چۆنە جامن هاتم بۆ بەلای بەڕێزێ یاخوا بەخێر بێ من کارمەندی ئەوقافم لەو مزگەوتە بەڵێ جگەلەوەی کە ئێمە خزمەتی ئەو مزگەوتە ئاکەین یاخوا لە دەستەکان پاکەینەوە 6 مانگە مە ماعاشمان وەرنەگرتووە یاخوا لە شە ساغ بێت و جەنابتان جێ ئیختیفارین بۆ ئێمە و ئێمە لە خزمەتی جەنابتا ئابین جا ئەبێ حکومەت بەڕاستی ئەگەر موچی هیچ کەسێ دابین نەکابێ موچەی جەنابتان دابین کە ئەمرێ بەچێ و لە خزمەتی جەنابتا وڵای ئەمانە موچەکەمان باتێ ئەم داهاتە بۆ شۆڕە ئەم 400 ملیارە بۆ شۆڕۆی قوربان جان خواردی زۆر جوانە بێخەم بە ئیشەڵا یم بۆ شار و بەدوای ئەو 400 ملیارە ئەچم و بزانم لای چی سەق ساحەبێک وەرەی گرتۆ من بە دواچوونێکا بۆیە چەند هیوادارین یارمەتیمان بە ماڵە بێخەم بە کوڕە شیرینەکەم پێش جەنابی شێ کۆمەڵی کارمەندی تر هاتن لە شارەوە نووسکاڵیان دەرکردو بێخەم بە ئیشەڵا من لە خزمەت جەنابتان قوربان جان ئەخوا بەخێر بێ خوا لەگەڵ خوافیزە بێ خوا ڕەسوار با تەلەفۆنێ بۆ حاجی سەعید بکەم بزانم ئیشەکەی بۆ جێبەجێ کردوم سەرێ لە شار بەم زانم چی کردووە حاجی سەعید باشی وەزعە چۆنە ماڵ و مناڵ ئەو خزمانە باشن ئەم وولایە
یاخوا باش من ئەرە کاکە بۆ ئیشەکە چی کرد ئەوەی کە وتمیان بۆ شارە و زەلامە ئامادەکەن بۆم بە قوربانە بم حاجی جان بە سوارەی کوڕ بڵێ لە حەش شوێنێکا بێبی خەرەسەر عەرزوە تا خۆم بێم بۆ ئەوێ خەڵکێکی زۆر هاتۆ سکاڵا و دەردە دڵباسەکالام خۆشم بەرەو شارێ قوربان جان دەی خوا لەگەڵ کاک حاجی جان قوربانە بم قوربانە بم قوربانە بم خوابیس دانشە خوێنی دانشە هیچ و پوچ ئەو 400 میلیارد دۆلارە چی لێ کردووە خورا چۆن خورا لازم پێبردی ماڵی ئەو میلەتە هینی ئەو ڕەشە بخورێ ینی خەڵکی داما من ێستا قوستەکە تۆ بێنم ناتوانانی ئێستا بەخاتر سەرەتا بسمیلا بە ناوی خۆی گەورە و میهرەبان ئێستا گەشتی باقی خۆت ئەی فڵانی کوڕی فڵان ئێستا دوو مەلایکە دێنە خوارەوە لە ئاسمان لەسەر شانی ڕاست و چەپێ پرسیارێ لێکن تۆش وەڵامیان بەرەو بەبێت ترس بەس کۆتا وەڵامی تۆ وەیە کە پرسیاران لێکردی تۆ کەسێکی سیاسی بووی ئەگەر لیان پرسی وا 400 ملیارەکە تۆش بە زمانێکی ڕاست و ڕەوا بەبێت ترس وەڵامیان بەرەوە بڵێەوە تا لای برادەران و لای جەماعەت